سڵاوتان لەبێت میلەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵام کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش با بەرنامەی هەفتانەی ئێمە و بینەرانەوە دەمۆمیانی ماڵەکانی ئێوەی ئازیز و خۆشەویستی بادارینکە لە هەر کوێیەکەن ساغ و سڵامەت بن و مەجالیەوەشتان هەبێت تا بە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەش بینەر و بیسەرمان بن. عزیزم وەرە لام تۆ ژیانیە تۆ ژیانی دڵی کامرانیە لە دەردی دڵم باش دەزانی چاوەڕە نەخۆشە چاوەڕوانی یار چاوەڕوانیە کنشکی کورسانی خانمانی کەویلان زانی دەم بەیانی ئاواتی دێڵەی عاشقانی نەوگوڵی باشەی بەهارانی یار بەهارانیە عزیزان، ڕۆژی دووشەممەی ئەم هەفتەیە هەمومان بە هەواڵێکی ناخۆش ڕۆژمان کردەوە. هەواڵی لە سێدارەدرانی چوار تێکۆشەر بەدەست جەلادانی جنایەتکارانی کۆماری ئیسلامی. ئەمە ئەوەڵجار نییە کە کۆماری ئیسلامی بانگی سەرلەبەیانی خۆی بە بانگی مەرگ و بانگی خوڵقاندنی جنایەتێکی تر دژ بە مرۆڤایەتی دەست پێ دەکات. لە ڕاستیدا دەسەڵاتی ئیسلامی نەتەنیا بەیانی ڕۆژی دووشەممە بەڵکو هەر بەیانیەک بە خوێن ڕشتن دەست پێ دەکات و تا بۆنی خۆی بسەلمێنێ و بوونی خۆی بسەلمێنێت و تا مانەوەی لە دەسەڵات بپارێزێ. ئاخرم دەسەڵاتە لە مێژە جگەل لە قەچڵ و جەنایەت کارێکی تری لە ناوەشێتەوە، چون هەر لە بناغەوە بە شەمشیر و خوێن لەدایک بوو، هەر بە شەمشیر و خوێن ڕشتن و سەرکوتگەری دەمێنێتەوە و هەرواش درێژە بە عمری نگریسی خۆیەدات. لەم دەسەڵاتەدا ئینسانیەت مافی ئینسان مانای نییە، هەر بۆیە تەنانەت فرمێسکی دایکان و چاوەڕێبوونی منداڵان بۆ گەڕانەوەی ئازیزانیان کاری تێناکات. بوومانەوە لە دەسەڵات دەبێ خوێن بڕێژێ و دەبێ مرۆڤایەتی و مافی مرۆڤ لە ژیان بکوژێ. دەبێت دنیا تاریک بکات تا بەر بەڕووناکی بگرێت و هیوا و ئومێد بەداهاتوو لە ناوبەرێ تا بەم جۆرە چارە نووسێکی ڕەش کە لێوە و لێوە لە بێ مافی و ژێردەستبوون و ملکەچبوونی ئینسان بسەلمێنێ. ڕاستە ئەمە دیوێکی ڕوخساری ناحەزی دنیای ئێمەیە کە دەسەڵاتی ئیسلام بە خوێن و شمشیر نیشانی ئەدات و بەنیازە بیکات بە باوەڕێکی نەگۆڕ. بەڵام دیوێکی تری هەر ئەم دنیاە هاوارە و دەنگ هەڵبڕینە بۆ گۆڕین بۆ ئەوەی دیاردەی دەسەڵاتی ئیسلام کە بە بێ مافی تەنێدراوە ناتوانێت چارەنووسی هەتایی ئینسان بێت. خەبات و تێکۆشان بۆ لادان لە تاریکی و ڕووکردن لە ڕووناکی دەمێکە دەستی پێکردووە و گەلێک هەنگاوینەوە. کوشتنی ئەم چوار لاوە لە کوردستان و ژمارەیەکی زۆرتر هەر لەم ماوە گرتن و زیندانیکردن و ئەزیەت و ئازاردانی زۆر کەسی تر کە هەروە بەردەوامە هێز نییە. ترسە لە ئەو دەنگانە کە هەڵبراون، ترسە لە خەبات و تێکۆشان و ترسە لە دەرکەوتنی ڕووناکی. وایە لە ڕاستیدا نیشانەی بەهێزبوون نییە، داماویە بەرامبەر بە ئیرادەی ئینسان بۆ گۆڕین. ئەم جنایەتەش هەروەک دیتمان ڕقوتوڕەیی زیاد کرد، ڕقوتوڕەیەک کە دەبێت بە هێزێک کە نائومێدی ناناسێ. ئەم جنایەتانە هەستی تۆڵەسەندنەوەی زیاد کرد، هێزی گۆڕینی تاریکی بۆ ڕووناکی زیاد کرد. نەتەنیا ئێستا و لەم ڕۆژانەدا دەمێکە دەسەڵاتی ئیسلام چۆتە ژێر پرسیار، ناتەبابوونی، نامۆبوونی، بێگانەبوونی لەگەڵ ژیان، لەگەڵ ئاوات و ئارەزوەکانی ئینسان بۆ ژیان ئیتر وا دەرکەوتووە کە درۆ و فری و کاریش بەهانایەوە نایەت.
کۆماری ئیسلامی نەتەنیا ئێستا دەمێکە بە تاق کەوتۆتەوە. ژنان، لاوان، کرێکاران، مامۆستایان، دوکانداران و بازاڕیان لێی گەڕاونەتەوە. نەگەستا دەمێکە هاواری نەمانی کۆماری ئیسلامی هاوارێکی بەرزە، بەڵام ئەم هاوارە هێشتا هێزی کەمە. بۆیە ئەوەش بۆمانەوەی خۆی تا نەهێڵێ ڕووناکی دەرکەوێ دەگرێ و دەکوژێ. بەڵام دەنگێک کە هەڵبڕا هەنگاو دنێ بەرەو هێزگۆڕین، هێز وەرگرتنیش، هێز کە پێکات ئیتر ئەو کات و نەمانی دەسەڵات بە نەمانی دەسەڵاتی ئیسلامی ڕووناکی خۆی نیشان ئەدات و خەڵک یەکگرتوو بە هێزی ڕێکخراوی خۆیان، بە دەسەڵاتی جەماوەری خۆیان، بە ئیرادەی خۆیان، بە دانانی یاسای خۆیان لەسەر بناغەی ئازادی و بەرابەری و بەختەوەری بۆ ئینسان بنیاد دەنێن دنیایە کە تێیدا مافی ئینسان پاراستنی حورمەت و کەرامەتی ئینسان محور بێت. ویددیوەیەکی کە لەم ڕۆژانەدا زۆرجار لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەدا بڵاوبووتە دووبارە لە بەرنامەی ئێمە و بینەراندا ئەمانە بڵاو دەکەینەوە. ئێستاش بچین ویددیوەیەک ببینن دێمەوە خزمەتە. ئەوانەی وا بەگیر سەختترین ئەشکەنجەدا بیر و باڵی شۆرشتێرانەی خۆیان بناکەن. من ئەو دیلەم لا زیندانی تاریکا هاتاوی بیر ڕووناکەکە بەرچاوێن بە ناوازار هەڵقەیداوی باریکا حافظنجی أبشريني هنقاوم حافظنجي أبشريني هنقاوم من أوديلم لا بشوري فولاوا أصوي هواي ياش مرقيز ويناكم أصوي هواي ياش مرقيز ويناكم. Bagrisul baruyase manusra bandi bandi ayinamayı berlatam madamedi zor beygalim la pişta dere golav tisarama bu khasım dere golav tisarama من أوديلم لا بشوري فولاوا أصوي واي ياش مرقيز ويناكم أصوي واي ياش مرقيز ويناكم. من أوديلم كاسرنجي بباكم صلة شاوي فرلقيني زقناكم دانا تشيري قرقي هاري صار لكم ذاتي يعني نالذي وملقناكم ذاتي يعني نالذي لقيناكم من أوديلم
لا پشورەی پۆڵاوە ئاسۆی هێوای گەشم مەرگیز وێ ناکەم ئاسۆی هێوای گەشم مەرگیز وێ ناکەم من ئەو دیلم کە سرنجی بێباکم سڵ لە چاوی پڕ لە قینی زقناکەم من ئەو دیلم کە دیلکاری زۆر دارم دڵی لەبەر گۆری ناڵم ئەلەرزێ تا شڕتر کا کڵبەی لاشی زام دارم بۆی خراپتر لە ناخێنا ئاگەوزێ بۆی خراپتر لە ناخێنا ئاگەوزێ من ئەو دیلم لە پشورەی پۆڵەوە ئاسۆی هێوای گەشم مەرگیز وێ ناکەم ئاسۆی بە بڵاوبوونەوەی هەواڵی قەتڵی ئەو چوار لاوە ڕق و تووڕەیی لەم جنایەتە سەراسەری کوردستان و بگرە ئێرانیشی داگرس کاردانەوەی زۆری بوو هەر خێرا چەندین ناوەندی داکۆکی کار لە مافەکانی مرۆڤ لە کوردستان لەوانە ڕێکخراوی جیهانی کورد ڕێکخراوی مافی مرۆڤی هانا ڕێکخراوی مافی مرۆڤی هەنگاو ڕێکخراوی مافی مرۆڤی کورتپا کەمپینی داکۆکی کاری چوار بەندکراوی سیاسی کورد کوردستان تریبوناڵ و ناوەندی مافی مرۆڤی زاکرۆز ڕاگەاندنێکیان بڵاو کردەوە کە داوایان لە خەڵکی کوردستان کرد لە ڕۆژی سێشەممە دەی ڕێبەندانی 1402 بە بەشداریکردن لە مانگرتنێکی گشتی و سەرانسەری ناڕزایەتی خۆیان بەرامبەر بەم ڕەوتە نامرۆڤانەی حکوومەتی ئیسلامی ئێران کە دژی بنەماکانی مافەکانی مرۆڤن دەرببڕن. ئەم داواکاریە لەلایەن چەندین سازمان و ڕێکخراوی سیاسی لەوانە لەلایەن کۆمەڵەوە پشتیوانی لێکرا. لە بەشێک لە بانگەوازی کمیتەی ناوەندی کۆمەڵە بۆ پشتیوانی لە مانگرتنی گشتی لە کوردستان هاتبوو، ڕژیمی کۆماری ئیسلامی جارێکی تر وەک هەمیشە بە دامەزراندنی پەتی سێدارەوە هاتۆتەوە شەڕی جەماوەری خەڵکی کوردستان و ئێران. بە پەتی سێدارەوە هاتۆتەوە تا هیوا بە ڕزگار بوون لەدار بدات. هاتۆتەوە تا بە کوشتنی لاوانی تینووی ئازادی خۆی لەسەر سرە و لێژی و هەڵدێری نەمان ڕزگار بکات. بەڵام کێ هەیە نەزانێ ئیعدام و سەرکوت نەگنیشانەی بەهێزی بەڵکو لە ڕووی داماوی و سەر لێشێواویەوە پەنای بۆ دەبرێت. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەم ماشێنەی تاوان و جنایەتی ڕژیمی ئیسلامی دەکرێ و دەبێ ڕابژیرێت. پاشەکشەکردن بەم ڕژیمە لە دەرکردن و بەڕێوەبردننی حکمی ئیعدام بە وەڕێخستنی ناڕزایەتی جەماوەری لە نێوخۆ و دەرەوەی وڵات ئیمکانپەزیرە. با هەزینەی کوشتنی لاوانی ئێمە بۆ ڕژیم هێندە گران بێت کە ئیتر نەوێرێت لەسەری بەردەوام بێت. بە سەڵاتدارانی جەنایەتکار لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا زیاتر لە 800 کەسیان لە سێدارەدا و هەر ئێستاش زۆر کەسی دیکە و لەوانە بەشێک لە زیندانیانی سیاسی لە ژێر هەڕەشەی لە سێدارەداندان کە ئەگەری ئەوەی هەیە لە ڕۆژان و هەفتەکانی داهاتوودا حکومەکەیان بەکردەوە دەربێت. لە ڕاگەاندنی پشتیوانی کۆمەڵە لە مانگرتن هەروە هاتووە پێویستە هەموو هێزی خۆمان بخەینەگەڕ لە دەرەوە و ناوەوەی وڵات چالاکانە ئاکسیۆن و کۆڕ و کۆبوونەوەی ناڕزایەتی کاریگەر بەڕێوە بین و هەزینەی هەر کردەیەکی لە سێدارەدان بۆ دەسەڵاتداران بڕادەیەک بینە سەرەوە کە ماشێنی ئیعدامی جنایەتکارانی دەسەڵاتدار لە کار بخەین. زۆربەی هەرە زۆری کۆمەلگا نەفرەتیان لەم حکوومەتە و ئامادەیی ئەویان هەیە کە حرەکەتێکی بەرینی ناڕزایەتی لە دژی حکوومەت و ئیعدام و سیاسەتە سەرکوتگەرەکانی شکڵ پێ بدەن. بانیشانی بدەین کە توانایی ئەومان هەیە تاوانکاران ناچار بە پاشەکشە بکەین. هەر ئاستێک لە بەرەو پێشچوونی ئێمە لەم بوارەدا
دەتوانێت ڕۆڵێکی کاریگەری هەبێت لەسەر بەردەوامبوون و بەهێزکردنی شۆڕشی ژن ژیان ئازادی. ئێدام ئەو تاوانە ئاشکرا حکوومەتیە دەبێت ڕابژیرێت. هەموو سزاکانی لە سێدارەدان دەبێت بەبێ شەرت و مەرج هەڵبۆشێنرێتەوە. پێویستە سەرجەم زیندانیانی سیاسی و عەقیدەتی دەست بەجێ ئازاد بکرێن و دەست بە سەرکردنەکان کۆتاییان پێبێت. مانگرتنی ڕۆژی سێشەممە هەنگاوێکی گرنگ دەبێت لەو پێناوەدا. ئەمە بەشێک بوو لەم بانگەوازەی کە کۆمەڵە لە پشتیوانی ئەم ڕێکخراوە مەدەنیانی کە دەریان کردبوو. چین دووبارە ڤیددیوەیەک لەم مانگرتنانە ببینین زوودێمەوە خزمەتە.
هەمومان دەزانین کە ڕژیمی کۆماری ئیسلامی کە لە قەیرانی قوڵ و هەمەلایەنەدا دەست و پێ لێدەدات کەوتۆتە پێگەیەکەوە کە بۆ مانەوەی دەسەڵاتەکەی هەموو ڕۆژێ ژمارەیەکی تر لە لاوانی ئێران بە پەتی سێدارەوە دەکات. ئەم ڕژیمە جنایەتکارە بە خەیاڵی خۆی دەیەوێ لەم ڕێگەیەوە کۆمەڵگا چاوترسێن بکات. بەڵام ئەم تاکتیک و سیاسەتەی ڕژیمیش هەر لە زووەوە بەرەو ڕووی شکەستوەتەوە. ڕەوتی ڕوو لە گەشەی خەباتی جەماوەریەکان سەلمێنەری ئەو ڕاستیەیە کە جەماوەری خەڵکی ئێران بەگشتی و خەڵکی کوردستان بە تایبەتی تر بە ماشێنی سەرکوت و کوشتاری ئەم ڕژیمە چاوترسێن نابن. بێگومان نابێت لەوە زیاتر چاوەڕوانی بەڕێوەچوونی حکمی ئیعدامی لاوانی ئەم وڵاتە و تەحویل وەرگرتنی جەستەی بێگیانیان بین. نابێ ڕێگە بدەین کە ژمارەیەکی دیکە لە لاوانمان بکەونە بەرماشێنی کوشتن و ئیعدامی ڕژیمی ئیسلامی. نابێ بهێڵین هەموو ڕۆژێ دایک و باوک و خوشک و برایەکی دیکە داغ دیدە و جگەر سوتاون. پێویستە بەرامبەر بەم شەپۆلەی کوشتن و ئیعدام یەک پارچە و یەک ڕیز ڕاپەڕی. درێژەدان بە خەبات و تێکۆشان، پەرەدان بە بزوتنەوە جەماوەریەکان و بەهێزکردنیان ئەرکی هەنووکەیی و بە پەلەمانە. ئەبێت دووپاتی کەینەوە کە سیاسەتی لە سێدارەدان لەگەڵ نەفرەت و تووڕەیی بەرینی خەڵک بەرەوڕوو بۆتەوە. مانگرتنی کوردستان و ئەو حەڕەکەتە جەماوەریەی نیشانەی ئەم ڕاستیەیە. خەڵک نەک هەر بەرگی ترسیان لەبەردا بڕیوە، بەڵکو خەریکن خۆیان بۆ نەبەردێکی یەکلایی کەرەوە ئامادە دەکەن. چاو لێ بکەن 61 زیندانی سیاسی بەندی ژنان لە زیندانی ئەوین بۆ ئێرانە ئاڵای ناڕزایەتیان بەرز کردوێتەوە و 37 ژنی زیندانی سیاسی دەرەوەی زیندانیش پێیانەوە پەیوەست بوو. ئەمانە و گەلێک خەبات و تێکۆشانی تر وەک خەباتی کرێکاران، مامۆستایان، بازنشەستەکان، ژنان، دژی حیجابی ئیجباری و لاوان بۆ داهاتوویان هەمووی دەرخەری هەوڵدان بۆ خۆ ئامادەکردنە. دوا بە دوای ڕاگەیاندنی مانگرتنی گشتی لە کوردستان جارێکی تر خەڵکی شۆڕشگێڕی کوردستان بە تێگڕا هاتنە دەنگ و بە نیشانەی دەربڕینی بێزاری خۆیان لە ئاسجنایەتەکانی کۆماری ئیسلامی ڕۆژی سێشەممە دەی ڕێبەندان لە زۆربەی شارەکانی کوردستان مانیان کرد. بەپێی ئەو هەواڵانە کە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەشەوە بڵاو کرانەوەتەوە لەو ڕۆژانەدا و لەو ڕۆژەشدا شارەکانی سنە، مەریوان، کامیاران، دیواندەرە، دێولان، ڕوانسەر، سەقز، بۆکان، بانە، مەهاباد، پیرانشار و نەغەدە و سەردەشت دووکان و بازاڕیان داخست. خەڵکی تێکۆشەری کوردستان لە کۆڕ و کۆمەڵی خۆیاندا جگەل لە نەفرەتکردن لەم جنایەتە هاوخەمی خۆیان لەگەڵ بنەماڵەی گیانبەخت کردووان دەربڕی و تا ئەو جێگایە کە بۆیان گونجا خۆیان گەیاندە بنەماڵەی داغداران و ئەو بەڵێنەیان دووپات کردەوە کە خوێنی بە ناحەقڕژاوی ئازیزانی ئەوان و هەموو گیانبەخت کردووان بە فیرۆ ناڕوات. مانگرتنی ڕۆژی سێشەممە نیشانیدا کە خەڵکی کوردستان سوورن لەسەر سەلماندنی داواکاری ڕەوەکانیان. ئازادی و بەرابەری و بەختەوەری ئینسان هەمان داوایە کە گیانبەخت کردوانمان گیانیان لە پێناویدا بەخت کردووە. لە نێو گرتە ڤیدیۆیانی کە بڵاو کرانەوە دایکی یەکێک لە گیانبەخت کردوان وتی ئێمە سەردانانە نەوێنی، ئێرە کوردستانە. باوکی یەکێکی تر لە گیانبەخت کردوان وتی ئێمە ڕۆژ لەگەڵ ڕۆژ بەرزتر دەبین.
بۆیە کەوتمە بیری ئەم پارچە پەخشانە شعرە کە لە نێو یادداشتەکانمدا هەڵم گرتبوو بە داوای لێبوردن نازانم کێوتوێتی. کوردستان ئەی سەنگەری خۆڕاگری و کۆڵنەدان، پشکۆی بەتینی ژێر خۆڵەمێژی دژبەستەمکار. کوردستان ئەی مەتەڕێزی یەکگرتووی و بەرخۆدان، ئەممانگرتن و سەرکەوتنەشت پیرۆز. با دوژمن بزانێت بێگانە و داگیرکەرە، لە کوردستان قاتڵ و سەرکوتگەرە. بژی یەکگرتووی بژی خەبات بۆ ژیان، بڕوخێ داگیرکەر نابۆ مەرگ و قەتڵی ئینسان. ئەمە یەکەم جار نییە کە مەقاومەتی ئاوا بەرین و جەماوەری لە خۆنیشانەدات. ئەگەر بگەڕینەوە بۆ پار و ساڵانی دوورتر، ئەومان بۆ دەردەکەوێت کە لە کوردستان ئیمکانی حرەکەتی جەماوەری گشتگیر بە نسبەت باقی شوێنەکانی تر بەرچاوترە. یەکدەنگی و پێکەوە بوون لەگەڵ یەکبوون زۆرتر و بەرچاوە. چاو لێ بکەن بە یەک شەو کاتێک ڕێکخراوەکانی داکۆکیکاری مافی مرۆڤ لە کوردستان بانگەوازی مانگرتن ئەدەن و چەند ڕێکخراوی سیاسی لەوانە کۆمەڵە دەچێت بەدەم ئەم بانگەوازەوە و پشتیوانی لێ دەکات، بۆ بەیانیەکەی سەراسەری کوردستانمان دەگرێ و حرەکەتێکی شکۆدار لە مقاومەت لە خۆنیشانەدات. ئەمە ئەو تایبەتمەندیەیە کە کوردستان هەیەی و هەمان تایبەتمەندیە کە کۆماری ئیسلامی لێی تۆقاوە. ئەمە ئەو تایبەتمەندیەیە کە سیمایەکی شۆڕشگێڕانەی داوە بە کوردستان، سیمایە کە لە مقاومەتی جەماوەری دژبەت دەسەڵاتی داگیرکەر، دژبەت دەسەڵاتێک کە مافیان داوایان ویستیان ئارەزوەکانیان پێشێل دەکات. دەسەڵاتی داگیرکەر 44 ساڵە بەسەرکوت بە تەبلیغات و بە چەواشەکاری مێژووی کوردستان بەنیازە ئەم تایبەتمەندیە بستێنێتەوە. بەڵام هەروەک ئەو دایکەوتی ئێرە کوردستانە و هەروەک ئەو باوکەوتی خەڵکی کورد هەر سەربەرزە بە مقاومەتی خۆی. ئەو جاریش وەک هەموو جارەکانی دیکە خەڵکی کوردستان سەری بەرزیان هەڵێنا و خۆیان بەدەستەوە نەدا و مەرگی خۆشەویستترین ڕۆڵەکانی چۆکی پێ نەدان و بە پێچەوانەوە سوورتر لە جاران هێنانەوە ناو ساحەی بربەرەکانێ. جارێکی تر نیشانیاندا کە جەماوەری شۆڕشگەری کوردستان دەست لە دەستی یەک و بەیەکەوە هەنگاو دەنێن بۆ ئاسۆی گەشتن بە داخوازیەکانیان. ئێمەش لێرەوە دەڵێن سرت هەمیشە هەر بەرز بێ کوردستانی شۆڕشگێڕ. جارێکی تر وەک سەدان جاری تر دژمنان بۆیان دەرکەوت کە شۆڕشی بنەڕەتی لە ناخی کۆمەلگای کوردستانە و ڕۆحیەتی شۆڕشگێڕی خەڵکە تێکۆشەرەکەی لەوە بەرزترە کە دەسەڵاتێکی فاشیستی وەک کۆماری ئیسلامی بتوانێت بە ئێعدامی ڕۆڵەکانی و زەخستنە سەر ئۆردوگای پێشمەرگە بە کوردستان و بزوتنەوەکەی چۆکدا بدات. ئەم جارەش حکوومەتی ئیسلامی وای دەزانی کە بە کۆت و بەند و سێدارە دەتوانێت ئەم شۆڕشە دابمرکێنێ، بەڵام جارێکی تر سەریان لەبەردرا. ئێستاش ناوێرن جەنازەکان ڕادەستی بنەماڵەکانیان بکەن. بۆیە دەبێ بڵین کوردستانی دوژمن بەزێن، سەرمانت بەرز ڕاگرت، سەرت خۆش. کاتی سرود و چەپڵە ڕێزان دەگرێتەوە جێی شین و گریان، هێمایە بۆ هاتنی نوێترین بەهاری ژیان. ئاپۆڕەی ژنانی ئازادی خواز لە دەوری دایک بۆ مەرگی ڕۆڵەی سەرفەراز، شۆڕشێکی نوێیە لە کولتوردا، لە گەشەی ئەدەبدا، لە بیر و عەقڵ و شعوردا. دەربازبوونە لە ترس و خۆفی کۆنەپەرستی، شۆڕشێکی نوێیە بەرەو ڕۆژی جەژنی سەربەستی. تێپەڕبوونە لە شێخ و شاو لە ئاسمان، هیوا بەخشە شۆڕش و بەرخۆدانی کوردستان. هەموو عالم خۆشیەکەی ئەوەیە و ئفتخاری ئەوەیە کە کوڕەکەم گەورە کرد، کوڕەکەم بەرز کردەوە. ئێمە ئفتخارمانەوە کوڕەکەمان گەورەی کردین، کوڕەکەمان بەرزی کردین. پیرۆزی بێت. ڕۆڵی خۆشەویست بینای چەند هێزی ئەژنۆ هیوای ژیانێ هەتا
تاديتوا هالجاورت هاللوركي منامي هاللوركي منامي لا لا ما بيجيانا من وين يباخوانا بدل جوديري كانا خادر دلقيانا خادر أي باخولا يشيرين أواتيها شوي تاريخ نامين تشكي فردت أزاري تشكي فردت أزاري هيلا بەڵێ ئازیزان هەتا ئێستاکە کە من لە خزمەت ئێوەی بەڕێستام هێشتا تەرمی ئەو چوارلاوە کە ڕۆژی دووشەممەی ڕابردوو بەدەستی جەلادانی کۆماری پەت و سێدارە گیانیان بەخت کردووە ڕادستی بنەماڵەکانیان نەکراوەتەوە ڕوونەبوو چون نەک لە خۆیان لە تەرمەکانیان لە مەڕاسمی ناشتنی تەرمەکانیان لە کوردستانە ترسن هێشتا مەڕاسمی ناشتنی تەرمی ژینا ئەمینیان لەبیر نەچۆتەوە دەزانن لەوانەیە چیپ قەومێک کە نەتوانن کۆنتترۆلی بکەن دەزانن خەڵک تووڕەن و لەوانەیە جارێکی تر ئاوری ڕق و تووڕەییان کۆشکی دەسەڵاتی لەرزۆکیان بخاتە لەرزین لە ڕاستیدا بەڕێوەچوونی ڕێوڕسمی یادی گیانبەخت کردووان سەرڕای گوشاری وەحشیانەی کار بەدەستانی ڕژیم لەم 1-2 ساڵەی دواییدا زیاتر پەرەی سندووە و بەربڵاوتر بووە بەڕێوەچوونی مەڕاستمەکانی یادکردنەوە لە یادی گیانبەخت کردووەکان بۆ تە مەڕاسمی یادکردنەوە لە چەندین گیانبەخت کردو و لەوەش گرنگ کرد یادکردنەوە لە گیانبەخت کردوانی شارێک بەرپرسانی ڕژیم لە کاتێکدا لە ژێر گوشاری قەیرانە جۆرا و جۆر و لێک هەڵپێکراوەکاندا ڕۆژ بە ڕۆژ لاوااستر دەبن و بێتواناییان لە بەڕێوەبردنی کۆمەلگادا تا دێت قوڵتر و ئاشکراتر دەبێت زیاتر لە هەر کاتێکی تر لە هەر چەشنە حەڕەکەتێکی ناڕزایەتی دەترسن بەڕێوچوونی ڕێوڕسمی یادکردنەوەی گیانبەخت کردووان لەلایەن بنەماڵە و هاوڵاتیانی ئازادی خواز و وێرەوە یەکێکە لەو مەیدانە ناڕزایەتیانەی کە بەرپرسان و کاربەدەستانی ڕژیم لە ئەگەری پەرەسەندنی گەلێک دەترسن لەمڕۆوە بەردەوام و بە تایبەتی لە سەروبەندی ساڵ ڕۆژی گیانبەخت کردواندا هەموو هێزی سەرکوتگرانەی خۆیان بەکاردهێنن بۆ ڕێگریکردن لە بەڕێوەچوونی هەر چەشنە مەڕاسمێکی کە هێمایەک بێت لە هاو خەباتی و
یەکگرتووی و بەردەوامیش شکستیان هێناوە. بنەماڵەی دادخوازان و بە تایبەتی دایکانی داغدار لە ناو قوڵایی کۆمەلگا و لە ناخی کۆمەڵانی خەڵکی ئازادی خوازدا ڕەگ و ڕیشیان داکوتاوە و ترسی بەرپرسانی ڕژیم لەوان واقعیە. بنەماڵەی دادخوازان بەبێ سڵکردنەوە لە هەر هەوڵێکی سەرکوتگەرانەی دام و دەستگا ئیتلاعاتی و قەزاییەکان بە کۆمەلگایان نیشان داوە کە لەم قۆناغەدا پێشەنگ و ئاڵا هەڵگری شۆڕشی ژینان. بنەماڵەی دادخوازانی ڕاپەڕینی ئابان و بزوتنەوەی شۆڕشگێڕانە و سەرتاسەری 1401 نووسیان ئابان بەردەوامە. بەڵام ئێستا دەکرێت ئەوەش بڵین کە خەباتی ئەلهامبەخشی دادخوازان و لە سەروی هەمویانەوە دایکانی داغدار موژدەی ئەومان پێدەبەخشێت کە شۆڕش تا لە گۆڕنانی کۆماری ئیسلامی و دامەزراندنی نظامێکی دادپەروەرانە و جەماوەری هەروە بەردەوامە. هەر بۆیە کۆماری جنایەتکاری ئیسلامی لە هەموو شتێک دەترسێت. با ئەوەش زیاد بکەم بەپێی ئەو هەواڵانەی کە بە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە گەیشتون سەرڕای ئەوەی کە جەلادەکان تەرمی ئێعدام کراوەکانیان ڕادەستی بنەماڵەکانیان نەکرد، هاوکات لەگەڵ مانگرتنی بەربڵاو لە شارەکانی کوردستان خەڵک بنەماڵەی ئەو زیندانیانیان بە تەنیا نێشتەوە. لە گوندی ئەڵک سەر بە شاری کامیاران شوێنی لەدایکبوونی پژمان فاتحی خەڵک بە نیشانەی هاودەنگی و هاوسۆزی لە بەردەم ماڵەکەیدا کۆبوونەوە. لە شاری دێگولان شوێنی لەدایکبوونی محەممەد فرامەرزی جەماوەرێکی زۆر لە خەڵک لە بەردەم ماڵی دایک و باوکی کۆبوونەوە. لە شاری بۆکان خەڵک بەو پەڕی جۆش و خرۆشەوە شام بەشانی دایک و باوکی گیانبەخت کرد و وەفا ئازەربار لەسەر دژایەتی لەگەڵ ئێعدام و بەردەوام بوونی خەبات لە دژی حکوومەتی سێدارە جەختیان کردەوە. هەڵۆی دنیام بساقت بۆ هەواران دێمەوە وەگەشنەی ئاڵۆزی سەر شاخی شەماڵان دێمەوە هەڵۆی دنیام بساقت بۆ هەواران دێمەوە وەگەشنەی ئاڵۆزی سەر شاخی شەماڵان دێمەوە دەستی نەرمەم گوڕێ دەکێشم بە سەری سەودای بەهار دەستی نەرمەم گوڕێ دەکێشم بە سەری سەودای بەهار وەگە غەتاوی زەردە پەردیسان بە خیزان دێمەوە وەگە غەتاوی زەردە پەردیسان بە خیزان دێمەوە ڕاستە هەر لە سەرەتای هاتنە سەرکاری ئەم دەسەڵاتە سەرە ڕۆ چەوسێنەرەوە دەرکردنی حکمی لە سێدارەدان لەسەر بنەمای وەرگرتنی دامپێدانانی زۆرەملێ و جنایەتکارانە لە دەست بەسەرکراوان لە بەناو دادگاکاندا بەبێ ئامادەبوونی پارێزەر و لەلایەنە و جەلادانەوە کە بەرگی دادوەریان پۆشیوە بەکار هاتووە و تا ئێستاش وەک دەی شەست بەکاری دێنێت. بەڵام سیاسەتی درێژەدان بمانەوە بە پشبەستن بە سێدارە بە پێچەوانەی دەی شەست جەماوەری تووڕەی نەک هەر چاوترسێن نەکردووە بەڵکو زیاتر هانیداون و ڕای کێشاون بەرەو خەباتێکی ڕاستەوخۆ لە دژی ڕژیم و بە مەبەستی ڕووخاندنی. کوردستان نمونەیەکی بەرچاوی ئەم ڕاستیەیە. حزوری بەربڵاوی خەڵک لە مەیدانی خەبات لە دژی ئێعدام و خەبات بۆ ڕاگرتن و هەڵوەشاندنەوەی تەنانەت لە ناو قەسابەخانەکانی ڕژیم و لە بەرچاوی پاسەوانانی زیندان و جەلادەکاندا دەنگدانەوەیەکی بەهێزی هەیە. ئەمڕۆ 61 زیندانی سیاسی بەندی ژنان لە زیندانی ئەوین بۆ ئێرانە ئاڵای ناڕزایەتیان بەرز کردوێتەوە و 37 ژنی زیندانی سیاسی دەرەوەی زیندانیش پێیانەوە پەیوەست بوو. ئەم دەنگە بەرزەی ناڕزایەتیە بە گوێی هەڵسوڕاوانی سنفی مامۆستایان، کرێکاران، خانەنشینکراوان، هونەرمەندان، بنەماڵەی زیندانیانی سیاسی و دادخوازان و ئێرانیانی تاراوگە گەیشتووە و بە گەرمی پشتیوانی لێکراوە. بزوتنەوەی خەبات لە دژی ئێعدام تەنیا خەبات بۆ پێشگرتن لە سەدارەدانی زیندانیانی سیاسی نییە، بەڵکو ئەم ناڕزایەتیە یەکدەنگ و ئاشکرایە خەباتێکە لە پێناو قەدەغەکردنی هەر جۆرە ئەشکەنجەیەک لەژێر هەر ناونیشانێکدا و هەڵوەشاندنەوەی سزای ئێعدام لە ئێرانی ئەمڕۆ سبەینەدایە. ئێعدام سزایەکی نامرۆڤانەیە هەم بۆ زیندانیانی سیاسی و هەم بۆ زیندانیانی زیانە کۆمەڵایەتیەکان. لەمڕۆوە پێویستە ئەو خەباتەی ئێستا لە دژی کردەوەی لە سێدارەدانی جنایەتکارانەی دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی بکرێتە خەباتێکی ڕێکخراو لە پێناو هەڵوەشاندنەوەی سزای ئێعدام لە دوا ڕۆژی شۆڕشی ئێراندا.
جەماوەریکردنەوەی خەبات لە پێناو قەدەغەکردنی هەر جۆرە ئەشکەنجەیەک لەژێر هەر ناو نیشانێکدا و هەڵوەشاندنەوەی سزای ئێعدام یەکێکە لەو ئەرکانەی کە ئەمڕۆ دەبێت شێلگیرانە و بە هەموو هێز و تواناوە کاری بۆ بکرێت. پێویستە ئەو ئاڵا پڕ لە شانازیەی کە 61 ژنی سیاسی زیندانی ئەوین بەرزیان کردوێتەوە بکرێتە ئاڵای خەباتی سەرجەم چین و توێژەکانی کۆمەلگا. لەمڕۆوە هەوڵدان بۆ گشتگیرکردنی خەبات لە پێناو هەڵوەشاندنەوەی سزای ئێدام هەوڵێکە بۆ یەکخستنی خەباتی دادخوازانی دەیە خێناویەکانی ڕابردوو چ لە سەردەمی پەهلەوی و چ لە سەردەمی دەسەڵاتی ڕژیمی کۆماری ئیسلامی. ئەم خەباتە هەوڵێکە بۆ هاوڕاکردنی بزوتنەوەکانی خوێندکاران، کرێکاران و خانەنشینان لەگەڵ بنەماڵە داغدار و ئازار چێشتووەکان. پێویستە دروشمی زیندانی سیاسی دەبێ ئازاد بکرێن و حکمی ئێعدام هەڵوەشێنرێتەوە بکرێتە دروشمی سەرەکی سەرجەم بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی ئێران. هەوڵ بدەین ئەم دروشمانە بکەینە یەکێک لە دروشمە مێحوەریەکانی یەکگرتووی و لێک نزیک بوونەوەی سەرجەم بزوتنەوە کۆمەڵایەتیەکان بە مەبەستی بەرەو پێشچوون و ڕووناکردنەوەی ڕێگەی داهاتوو. ئازیزان لەم بەشە لە بەرنامەکەمان شعرێک لە نووسینی یەخما گوڵڕووی بە ناوی دەستەکانی کوردستان دەخوێنیومەوەتان کە وەرگێڕانەکەی بەڕێز کاوان محەممەدی وەریگەراوە. شیوەنێکی تاڵیان لەبەر کردووە بە دڵێکی نیشانە چوو ڕوو بە چەکی هەموو سنوورەکانی جیهان. نەتەوەیەک کە مەرگ دەکاتە گەرای ژینێکی نوێ لە مەیدانی مین ڕان و شوانەکەی چەک و تەمبور لە شانی و لە تێک کەش لە گیرفانی پاتۆڵەکەی. چاو لە چاوی جووخەکان هۆنراوەیەکیان دەهۆنی و لە مژێکی کیمیاویدا تێپەڕ دەبن. نەتەوەیەک بەزی و هێندە گیان سەخت کەوا مەرگیش لێیان وەڕەس بووە. بەم دەستانە بڕوا بکەن سەمای پەنجەی ئەو دەستانە ناڵەی دەف دەهەژێنێ. ئەو دەستانەی لە کاتی چەمەری نینۆک بە گۆنای ژنان دەکێشێ. ئەگەر چی خاڵیش بن قەت بۆ ناکەس درێژ ناکرێت. بڕوا بکەن بە دەستەکانی ملەتێک کە چارە نووسیان ماڵوێرانیە و سامانیان لە ڕووخانی هۆڵەکەیان نییە. جارێکی تر ئەم دەستانە خشت بە خشت لەسەر یەکەوە دادنێت. خۆشویستی من گەر من شەهید بم لە بێلە چاو بێلە چاو بێلە چاو 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 مەکەی تۆ شیوەن لەسەر تەرمی من لە شوێنێ بێدەنگ بمێژە بەڵێنیم پێ بدە تا دووەهناسە لە بێلە چاو بێلە چاو بێلە چاو 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 ڕگەی ئازادی نەکەی قەدومکەی سەر بە خۆی کورد لابیرکەی من دڵنیامە ڕۆژی هەردادێ لە بێلە چاو بێلە چاو بێلە چاو 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 خەباتی ئێمە هەر سەرەکەوێ سەربەستەژین باشاناسی. کاک سەلاح لە شاری سنەوە لە نامەیەکدا کە بۆی ناردوین نووسیوێتی سەرکوتکەرترین دەسەڵات لە مێژووی ئێراندا لە هەمان کاتدا لاوازترین دەسەڵاتە. چاو لێ بکەن نەهێزی یەکگرتووی هەیە، نەهێزی هاوپەیمانی هەیە، نەتەنانەت ئەگەری نەرمی لە سیاسەتەکانی بەدی دەکرێت و نە ئاسۆی دەرچوون لەو قەیرانانە کە کۆمەڵگای داگرتووە دەبیندرێ. ئاوە دەسەڵاتێک بە ناچار و بە بەردەوامی خەریکی مانۆردان لە نێوان ئەو هێزانەیە کە هەمووان وەک دوژمنی خۆیان دەیبینن و ترسی هەمووانە. ترس لە تێپەڕبوونی کات، ترس لە گەنجبوونی منداڵان و ترس لە گەنجان کە ئایندە بنیاد دنێن، ترس لە ژنانی کە ئیتر ملکەچی کۆنەپەرستی نابن، ترس لە کرێکاران، خوێندکاران، مامۆستایان، نووسەر و پەرستاران، ترس لە پێکەنین، سەما و گۆرانی، ترس لە زمان و قەڵەم و ئینتەرنێت. هەر لەبەر ئەم هۆکارە یانی
ترسە کە دەسەڵاتی کۆماری ئیسلامی بەجلی سەربڕین حکم دەدات. ئەوان لە هەموو شتێک دەترسن. ئەلبەت ئەم تاقمەت دەسەڵاتدارە یەکشتیان بە باشی لە مێژووی ئێران فێر بوون. ئەویش ڕۆڵی سەرکوتی بەربڵاو لە درێژەدان بەم دەسەڵاتە. بەڵام یەکشتیان فرامۆش کردووە یان نایبینن، ئەویش ئەوەیە کە خەڵکی ئێران لە ژێر زەختی ژیان کە دەسەڵاتی سیاسی پێی تەحمولکردن زۆر ئەزمونیان وەرگرتووە کە ئەلبەت ڕەخنەیە لە خۆشیان، وەک خۆشباوەڕی و فری و خواردن، سازان لەگەڵ زۆر، لێبوردن لە سیستەم و ڕێگەدان بە تەقیە و نائومێتبوون بەوەی کە کارێک ناکرێت. ئەگەر چاو لە مێژووی ئێران بکەین، زۆر جار ئەم ڕەخنە لە خۆگرتنە بۆتە هۆی ڕاپەڕین دژ بە دەسەڵاتێک کە خەڵک فری و ئەدات. ڕاپەڕیون دژ بە زڵم و ستەم و نابەرابەری، دژ بە نائومێدی وەستاون و هەر جارە هەنگاوێک هاتوونەتە پێشەوە دەرس و ئەزمونیان وەرگتووە. دەتوانین بڵین خشت بە خشت دیواری گۆڕینی و هیوا بە داهاتویان بەرز کردوێتەوە تا لە ساتەوەختی گونجاودا ئەو کات کە بەهێز بوون دەسەڵاتی ستەمکار بکشێن نەخوارێ. کاک سەلاح لە درێژەی نامەکەدا هەروە دەڵێ ئەگەر ڕژیمی قاجار و پەهلەوی تا ساتەکانی مردنیان لەمانە ئەم ئەزمون و ئەم دابڕانە تێنەگەشتوێت، بە هەمان شێوە ڕژیمی ئیسلامیش لەم ئەزمونە تێناگات و لەم مێژووە هەر بەشی سەرکوتکردنی وەرگرتووە. بەڵام دیوێکی تری ئەم مێژووە واتە ڕاپەڕینی خەڵک دژی هەموو ئەم بنەمایە کە کۆماری ئیسلامی لەسەری بنیاتناوە نابینن. شۆڕشەکانی یەک لە دوای یەکی ئەم 44 ساڵە هەر ئەومان پێ دەڵێ. ڕاستە هیچ کامیان نەگەشتوونەتە ئامانج، بەڵام هەمان خشت لەسەر خشتدانانە. کێ دەتوانێت ئەمڕۆی ئێران لەگەڵ تەنانەت ساڵی ڕابردووی بە یەکسان بەراورد بکات؟ ئیتر خۆشباوەڕی بەدەسەڵات بە ڕادەیەکی زۆر کوێر بووتەوە. ئیتر کەم کەس باوەڕی بەم دەسەڵاتە سیاسەتەکانی ماوە. ئەم دەسەڵاتە ڕسوا بووە، هەر بۆیە جلی مەرگی لەبەر کردووە و لە هەموو شتێک دەترسێ. ئێستا ڕژیم دەیەوێت خەڵکی ئێران بخاتە ژێر گەمارەوە تا بتوانێت دەسەڵاتی ڕەشی خۆی ڕابگرێت. ڕینی پەیوەندی کۆمپیوتەر و پچڕاندنی پەیوەندی ناوخۆیی و دەرەکی یەکێکە لەم کارانە، بەڵام نازانێت بە ئەنجامدانی ئەم کارە بازنەی گەماڕۆی خۆی تەسکتر دەکاتەوە. ئەگەر ڕژیم لە پچڕانی پەیوەندیە نێوخۆیی و دەرەکیەکاندا بە دوای بێدەنگیدا دەگەڕێ تا جنایەتەکانی درێژە پێبدات، ئاخر ڕزگاری لەم دۆخە هەمووی نەبەسراوەتەوە بە پەیوەندی ئینتەرنێتەوە. ئەم پەیوەندیە تەنیا بڕیارە هەواڵی جنایەتکارانی کۆماری ئیسلامی و خەبات و تێکۆشانی خەڵک دژ بەم جنایەتانە بڵاو کاتەوە. ئەگەریش بڵاو نەکرایەوە یان بەرتەسک بوونەوە، خۆ جنایەتەکان هەن. کۆماری ئیسلامی کارێکی تری پێ ناکرێت جگە لە کوشتن و ئەزیەت و ئازاردان. هەموو کەسیش ئەمە ئازانێ. هەروە هەموو کەسیش ئەوازانێ کە خەڵکی ئێران بەگشتی و بە تایبەتی ژنان و لاوان ئەم وڵاتە ژنان و لاوانی ئەم وڵاتە دنیا جۆرێکی تر دەبینن کە زۆر جیاوازە لەوەی کە دەسەڵات دەیبینێ و بە نیازە دایسەپێنێ. ململانەیە لە نێوان ئەم دوو دنیا بینیەدا بەردەوامە و هەڕۆژەیە. کاک سەلاح لە کۆتایی نامەکەدا نووسیوێتی ناردنی هەواڵەکان لە ڕێگای ئینتەرنێتەوە هەر بۆ ئەوەی کە ڕێگای ئازاری ئەم ململانەیە کەم کاتەوە، نەک فەریاد ڕسێک لە ئاسمانەوە بنێردرێ. خەڵکی ئێران خەڵکێک کە ئەزمونیان وەرگرتووە و تا ئێستا زۆر بواریان پێواوە، ئێستایتر گەشتوونەتە جێگایەک کە ڕێگای گەڕانەوەیان نییە. کۆماری ئیسلامی بە جنایەتەکانی هەر ڕۆژەی بە سەرکوتکردن و پەرەدان بە ئەزیەت و ئازاردانی خەڵک بە داسەپاندنی ژیانێکی تاڵ ڕێگایەکی تری جگە لە تێکۆشان بۆ گۆڕینی ئەم دۆخە نێشتۆتەوە. لە واقعدا ڕێگایەکی تر نییە، یان دەبێ ملکەچی ئەم دۆخە بین کە ناکرێ و ممکن نییە، چون وەزعەکە لەوە خراپتر دەبێ یان دەبێ بگۆڕدرێت. ئەمە حکمێکی کۆمەڵایەتیە، یعنی کۆمەلگای ئێران ئێستا لە بەردەم ئەم حکمەدایە، حکمی گۆڕان. گۆڕانیش هێزی دەبێت، هێزیش لە یەکگرتن و ڕێکخراوبووندایە. هەر بۆیە بەلای ئێمەوە ئەم حکومە کۆمەڵایەتیە خەڵکی تینووی ئازادی و بەرابەری لە ئێران هان ئەدات تا ڕێگە بدۆزنەوە بۆ پەیوەندیکردن لەگەڵ یەکتر و ڕزگارکردنی خۆیان لەم ستەمە بەربڵاوە. ڕێگاکەش دۆزراوەتەوە، بەڵام هێزی دەوێت تا بە ئامانج بکات. زۆر سپاس بۆ کاک سەلاح بەو نامە جوانی کە ناردی. ناوەڕێک ببینن
دێمەوە قسمەتە. دوای بەڕێوەچوونی سەرکەوتوانەی مانگرتنی گشتی لە کوردستان، کمیتەی ناوەندی کۆمەڵە پەیامێکی ڕوو لە خەڵکی کوردستان بڵاو کردەوە. لەم پەیامەدا کمیتەی ناوەندی کۆمەڵە بەڕێوەچوونی سەرکەوتوانەی مانگرتنی گشتی دەی ڕێبەندانی بەرز نرخاندووە. لە بەشێکی ئەم پەیامەدا هاتووە وەڵامی پڕاوپڕ و بەهێزی خەڵکی مافواز و ئازادیخوازی کوردستان بە بانگەوازی مانگرتنی گشتی لە ناڕزایەتی بەرامبەر بە ئێعدامەکانی ئەم دوایە بەڕوونی نیشانیدا کە چه ئیرادەیەکی بەهێز لە پشت خەبات بۆ گەیشتن بە سەرکەوتن لە کوردستاندا بوونی هەیە و هەروەک چۆن جەماوەری کوردستان چەخماخەی هەڵگیرسانی شۆڕشی ژینیان لێدا لەو سەنگەر و گۆڕەپانە نوێیانەی کە ڕیشەی لە نەریتی پێشکەوتن خوازانەی بزوتنەوەی شۆڕشێرانەی خەڵکی کورددا داکوتاوە درێژە بەو خەباتە دەدەن. خەڵکی کوردستان نیشانیاندا کە لە سێدارەدانی ترسنۆکانەی لاوان لە زیندانەکانی ڕژیمدا نەک هەر ئیرادەیان لاواز ناکات، بەڵکو بەهێز و وزەیەکی دووهێندەوە ڕێگای گەشتن بە ئامانج و ئارمانە پێشکەوتن خوازەکانی خۆیان درێژە پێدەدەن. خەڵکی کوردستان نیشانیاندا کە بەڕاستی شایانی ئەوەن لە کۆمەڵگایەکی ئازاد و یەکسان و خۆشگوزەران و لە ئەمنیەت و ئاسوودەیدا بژین. ئەوان نیشانیاندا کە چیتر ڕێگە نادەن مافی سەرەتایی ئینسانی و کەرامەتیان پێشێل بکرێت و هەزینەی لە سێدارەدانی جگەرگۆشە بەندکراوەکانیان بۆ ڕژیم گەلێک بردەسەرەوە. لە بەشێکی تری پەیامی کمیتەی ناوەندی کۆمەڵەدا هاتووە بەم بۆنەیەوە پیرۆزبایی گەرمی خۆمان پێشکەش بە جەماوەری شۆڕشێری کوردستان دەکەین کە ئەم ئەزمونە مێژوویەیان بە سەرکەوتن گەیاند و هەروەها ماندوو نەبوونی بە سەرجەم هاوڕێیانی کۆمەڵە لە ناوخۆی وڵات و هاوڕێیانی بەشی هەواڵ و ڕاگەیاندن و تەلەڤیزیۆنی کۆمەڵە و تۆڕە کۆمەڵایەتیەکان دەڵێن کە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا بەو پەڕی جۆش و خۆش و ماندووی نەناسی و بێوچان هەموو کاتەکانی خۆیان خستە خزمەت سەرکەوتنی ئەم مانگرتنە گشتیە شکۆدار و دەستیان بە گەرمی دەگوشین. هەروەها ڕێز و پێزانینی خۆمان ئاراستەی سەرجەم ئەو کەسولایانانە دەکەین کە شانازی بەشداریکردن لە ڕێخستن و بە سەرکەوتن گەیاندنی ئەم مانگرتنیان هەبووە. ئێمە دەزانین کە تا گەیشتن بە سەرکەوتنێکی چارەنووساز هێشتا ڕێگای پڕهەوراز و نشێوی زۆرمان لە پێشدایە کە دەبێت هەنگاو بە هەنگاو هەموو هێز و توانایی خۆمان بخەینەگەڕ بۆ تێپەڕاندنی ئەو مەودایە. سەرکەوتنی مانگرتنی سەرتاسەری ڕۆژی دەی ڕێبەندان هەنگاوێکی پتە و کاریگەر بوو بەو ئاراستەیە کە لە داهاتوویەکی نەک زۆر دووردا کۆتایی بە ئاسەواری ئەشکەنجە و لە سێرارەدان بهێنێت. بینێرانی ئازیز، لەم بەشە لە بەرنامەکەمان پارچە شعرێک بە ناوی بەری خۆر بە بێژنگ ناگیرێ کە هاوڕێمان کاک محەممەد قادری بە بۆنەی لە سەدارەدانی چوار لاوی تێکۆشەر کە ئێدام کران بۆتان دەخەنەوە. ئەی جەلات، ئەی جاهل، گەر پێت وایە پەتی سێدارە و خەمکان دەمان ترسێنێ و ورەمان دەڕوخێنێ، یان بێسەر و شوێنکردنی تەرمی بە هەیبەتی خەباتکارانمان لای کەس و کار و ئازیزانیان برینیان بە سۆیە و قەت ساڕێژ نابێ، ناشکێ سوکنایی ئازیزانیان بە نەدیتنی تەرمی پیرۆزیان. زۆر گێل و گەمژەی چەند زەبوون و ترسنۆکی، دەزانی مەزاری هەر شۆڕشگێڕێک کێڵی گڵکۆی هەر خەباتکارێکی گیانبەخت کردو بۆتە سەنگەرێکی پڕمەتەرێز، بۆتە کوانوویەکی پڕسقلی گەشاوە بۆ هاندان و گەرم و بڵێسەدا ڕاگررتنی شۆڕشی ڕەوای ئەم گەلە ستەم لێکراوە. مەگەر نابینی ئەم کوردستانە شۆڕشگێڕ و مەڵبەندی کۆڵنەدانە، لەجێ ئەوەی شین بجێڕێ و چۆک دادا و ئەژنۆ لە باوەشگرێ، چۆن یەکدەنگ هەستاوە و خرۆشاوە. هەر ئەوەیە ترسی مەرگی خستۆتە ناو دڵی ڕەش و مێشکی وشک و بۆگەنتان. بۆیە بەری خۆر بە بێژنگی ناگیرێ.
زۆر سپاس بۆ هاوڕێمان کاک محەممەد خادری وەم شعری کە نردی لە بەرنامی مۆبینەران بیخوێنەوە ناوبڕێک ببینن دواتر دێمەوە خزمەتە. قەزای دەردەکەی کەس پێ نەزانێت قەزای ناڵە ناڵ نیوەی شەوانت دایەگیان بگەری لەسەر خاکم کەواشینم دەوێ زۆر بگەریا دایەگیان فرە مێسکی خوێنینم دەوێ دامەنیشە دایەگیان بۆ هاتنی من چاوەڕێم دڵنیابە بەسیەتی بۆ دەنگی دەرگامەگرە گوێم دایەخوا حافیزە چۆن بۆ ژێر خاک دایەخوا حافیزە چۆن بۆ ژێر خاک گردنم مازەکەی دایە بەڵێکی غەمناک. هاوڕێ تەوفیق دەباغیان مامۆستای خۆشناو زیندانی سیاسی و سیمای ناسراوی شاری سنە و دڵسۆزی کۆمەڵا ماڵاوی لە ژیان کرد. زۆر بەداخەوە ئاگادار کراینەوە کە ڕۆژی پێنجشەممە 12 ڕێبندانی 1402 هەتاوی کاک تەوفیق دەباغیان یەکێک لە مامۆستا دەرکراوەکانی ساڵی 59 هەتاوی لە دڵسۆزانی کۆمەڵە لە شاری سنەی سەربەرز پاش 2 مانگ دەست و پەنجە نەرمکردن لەگەڵ مەرگ بەهۆی وەستانی دڵەوە بۆ هەمیشە ماڵاوی لە ژیان کرد. هاوڕێ تەوفیق دەباغیان ساڵی 1331 هەتاوی لە شاری سنە لە گەڕەکی پیر محەممەد لەدایک بوو. دوای وەرگرتنی بڕوانامەی لە خوێندن ساڵی 1352 هەتاوی چووە ناو ئاموزش و پەروەرشەوە. کاک تەوفیق دەباغیان هاوشانی هاوڕێیانی واتە کاک ساڵح کەیفی، کاک عارف مەولانایی و چەند هاوڕێ دیکەی لە ناوچە بێبەشەکان و گوندەکانی کامیاران لە قۆناغی سەرەتاییەوە تا ناوەندی لە قوتابخانەی گوندەکانی وشترمل و خامسان سەرقاڵی وانەوتنەوە و بانگەشە بۆ ئارمانی بەرزی سوسیالیستی دەبێت. لە ڕاپەڕینی 57 هەتاوی لەگەڵ هاوڕێیانی چالاکانە بەشداری کرد. ساڵی 1359 هەتاوی و پاش پەلاماری دووهەمی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان و بە پێشمەرگەبوونی ژمارەیەک لە هاوڕێیانی کاک تەوفیق ئەو لە شار مایەوە و درێژەی بە چالاکی خۆیدا. پاش داگیرکردنی شارەکانی جنوبی کوردستان لەلایەن هێزە داگیرکەرەکانی کۆماری ئیسلامی هاوڕێ تەوفیق لەلایەن ڕژیمەوە سەرەتا لە کاری مامۆستایی دەرکرا و هاوکات دەست بەسەر و بۆ زیندانی ئەوین لە تاران گواسترایە و سزای 9 ساڵ زیندانی بەسەردا سەپێنرا. هاوڕێ تەوفیق لە زیندانیش خۆڕاگر بوو و نەهێنیەکانی تەشکیلات و هاوڕێیانی پاراست. کاک تەوفیق قسەیەتێکی ناسرا و خۆشەویست و جێگەی متمانەی هەموو خزم و هاوڕێیان و خەڵکی ئەمەگناسی شاری سنە و ناوچەی کامیاران بوو. کاک تەوفیق لە هەموو ئەو ساڵانی ژیانیدا هەمیشە خۆی بە دڵسۆز و تێکۆشەری ڕێبازی سووری کۆمەڵی کۆمونیست دەزانی و خۆی و هاوڕێکانی کە لە مامۆستا دەرکراوەکانی ساڵی 59 بوون بۆ هەموو بۆ 9 ساڵ ڕۆژەکان پەیامی پیرۆزباییان بۆ کۆمەڵە دەنارد و پشتیوان و بانگەشەیان بۆ چالاکیە سوسیالیستیەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیست دووپات دەکردەوە. ئەمڕۆ جومعە 12 ڕێبندان تەرمی کاک تەوفیق سەر لە بەیانی لە قەتعەی دە لە ئارامستانی بەهەشت محەممەدی لە ناو ئاپۆڕەی خەڵکدا لە شاری سنە بە خاک سپێردرا. ئێمەش بەم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە لەلایەن هەموو ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێرانەوە پڕ بەدڵ سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی خزم و دۆستان هاوکار و هاوپیشەکانی و خەڵکی قارەمان و تێکۆشەری شاری سنە دەکەین و خۆمان بە هاوبەشی غەمیان دەزانین. یادی ئازیزی هاوڕێ تەوفیق بەرز و بەڕێزە و ڕێگای پڕێبوار بێت. بڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست بەم جۆرە گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی ئێمە بینەران کە تەرخان کرابوو بە سەرکەوتنی مانگرتنی گشتی
دەی ڕێبەندان هیوادارین کە بە دڵتان بوو بێت و کەڵکی پێویستیشتان لێ وەرگرپێت زۆر سپاس بۆی کە تا ئێستا لەگەڵمان بوون چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندیەکانی تەلەفۆنی ئێوەن بۆ هەرچی زۆرتر ڕازانەوەی بەرنمەکەی خۆتان حتمما پەیوەندیمان پێ بگرن و ڕابۆچوونەکانتان باسکەن جارێکی تر ئەممان گرتنە سەرکەوتوانە لە هەموو خەڵکی کوردستان پیرۆز بێت ماڵەوە